ژنێرانی ستاندارد و شۆفەر و داواکان ئەم کاتتان باش هەمووی چەند ڕۆژێکی ماوە بۆ ئەو وادە دەستوریەی کە سەرۆکی کۆمار دیاری کردووە بۆ ئەوەی حکومەتی نوێ لە ساڵی 2022 ئەو حکومەتەی کە لە هەڵبژاردنەکانی تشرینی دووەم خەڵک ئیقراری کرد خەڵکی عێراق ئیقراری کرد بستە بواری جێبەجێکردن بەڵام تا ئەم ساتە وەختە نە لە هەولێر لە ناوخۆی هەولێر و سلێمانیدا لە نێو بەیتی شیعی و ماڵی شیعیدا نە لە نێوان کۆی پێکاتەکانی عێراقیدا هیچ ڕێکەوتنێک نییە کە ئێمە بەرچاومان ڕوون بێ بۆ ئەوەی کە لە نۆی ئەم مانگەدا کەسێک ڕادەست پێدرێ بۆ ئەوەی کە پێکهێنانی کابینی وزاری بگرێتە دەست ئەمانە چ گرێ شوێرن کە هەموو جارێ لە انتخاباتەکان دووبارە دەبنەوە لە کاتێکدا دەستور بە ژێرەی دەستور هیچ ڕێگریەک لەوە نییە کە لە زۆترین کاتی دوای هەڵبژاردنەکاندا دوای پەسەندکردنی هەڵبژاردنەکان کابینی وزاری پێک بهێنرێ ئەم بابەتانە دەکەینە پرس لەگەڵ ڕۆژنامەنووس کاک سەرتیب زەوهەر زۆر بەخێربێ بۆ ستۆنجەی ستاندارد با لەوە دەست پێکەین مامۆستا سەرتیب گرفتەکانی یان گرێشوێرەکانی نێوان لایەنەکان چین وە وای کردووەکە نە لە ناو خۆی شیعەدا لە ناو بەیتی شیعیدا و ماڵی شیعیدا ڕێکەوتنێکی کۆنکرێتی بکرێت لەسەرەوەی کە حکومەتی ئایندە چۆن پێکهێنرێ نە لە ناو کوردیژا و بە تایبەتی لە ناو پارتی یەکێتیدا هیچ ئاسۆیەکی ڕێککەوتن نییە کە تا ئەم ساتەوەختە دیار بێ بۆ ئەوەی کە ببێتە بەرمەبنای ئەو حکومەتی کە پێک دەهێنرێ ئەم گرێشوێرانە چن یان ئەم گرفتانە چن کە تا ئەم ساتەوەختە پاشی نزیکەی 90 ڕۆژ لە هەڵبژاردن ناتوانیوە ببتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو وادەیە کە سەرۆک کۆمار دیاری کردووە لەو ڕۆژەدا سەرۆکی وەزیران ڕادەست پێ بێت بەخۆی هەندێک ڕێکاری دەستوری قانونی هەیە بۆ هەر هەڵبژاردن هەم دوای هەڵبژاردن ینی کە دەگاتە پێکهێنانی حکوومەت جارێ پەرلەمان ڕاست پێدرا بۆی کۆ بێتەوە تەما کۆ بێتەوە بێ مەفروزە سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی و شوکارەکانی پەرلەمان تەواو دواتر کوتلەی گەورە ڕادەست پێدرێ بۆ ئەوەی حەقی ئەوەی دەبێتەوە سەرۆک وەزیران و ئیش بۆ دروستکردنی حکوومەت بکە هەموو لایەنەکان دایمان هەوڵی ئەوە دەدەن بەر لۆی بگەنە قۆناغی لەبەر ئالۆزی ناوخۆی گروپەکان هەوڵ دەدەن بەر لەوەی بگەنە قۆناغی ڕاستپاردنی سەرۆک وەزیران کە مودەکە تەواوبی هەوڵ دەدەن ڕێککەون بەڵام دیارە بارودۆخکە ئالۆزە و تەدەخلی ئیقلیمی و دابەشبوونێکی زۆری ناوخۆیی هەیە لە نێوان لایەنە سیاسەکان و ئەزبوونێکی تازەی دیموکراسی هەیە لە عێراق هەموو ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کە دایمەن پرۆسەکە دوا بکەوێ بۆیە بە دوای فێڵی قانونیدا دەگەڕێن بە دوای حیلی شەرعیدا دەگەڕێن بۆ ئەوەی خۆیان دەربازکەن لە مودەی قانونی نۆی مانگ گوایە کۆبنەوە دەکرێت و ئەوەی کە پێشبینی دەکرێت ئەوەیە کۆبنەوەکە گەورەترین یان تەمەنترین ئەندامی پەرلەمان بەڕێوی بە کۆبنەوەکە بەکراوی بهێڵدرێتەوە چونکە مەفروزە یەکەم جار سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێ لەگەڵ جێگرەکانی لەبەرەوەی هەتا ئەم دقیقەی من تۆ قسەی دەکەین ڕێکەوتن نەکراوە بۆیە پێدەچێت وەکو جارەکەی تر لە 2010دا بە فێڵێکی قانونی دانیشتەکەیان بەکراوی هێشتەوە بۆ ماوەی چەمانگێک ئەم جارەش هەروەهایە دابەشبوون و ئالۆزیەکە هەر بەردەوامە هەر وەکو 2010 ڕەنگە زیاتر بێ کەمتر نەبێ زیاتر بێ کەمتر نەبێ مەبەستم ئەوەیە کە لەم هەڵبژاردنە گروپەکانی کە نزیکن لە ئێران دەنجیان کەم هێناوە بەڵام لەگەڵەوەی دەنجیان کەم هێناوە چەچیان بەدەستە بۆیە ڕەنگە ئاسان نەبی بۆوان هەم ئیستیعابی ئەوە بکەن کە دەسەڵات دەست بدەن هەمیش کەسەکانی کە دەستنیشان دەکرێن بۆ پۆستە سیادیەکان بە بێ پرسی ئەوان بێ و هەمیش خەریتەی نوێی دابشکردنی پۆستەکانی کابینەی نوێ لەسەر کۆمارەوە بگرێت تا دەگاتە خوارەوە بەبێ ڕزامەندی ئەوان بێ و ئەوان پشتی شێریان نەبێ بەرحاڵ لەبەرەوە چەچیان بەدەستا منتقی قووەت زاڵە ئاسان نییە قبولی زۆرینە و کەمینە بکەن جا لایەنەکانش دابش بوون لە نێوان خۆیان مەسەلەن شیعان لە نێوان خۆیان دابش بوون دابشبوونێکی ئیقلیمی لە ناویاندا هەیە و نێودەوڵەتی گروپێکیان هەیە نزیکن لە ئێران کەمالیکی ڕابەراتیان دەکا و گروپیشیان هەیە دەتوانین بڵێن کەمێک نزیکن هەم لە خەلیج و هەم لە ئەمریکا ئەویش سەدرەکان زیاتر وازی هەیە ئەو گروپن لە کوردستانیش بە هەمان شێوە ئەو دابەشبوونی هەیە لە نێوان سونەکانیش بە هەمان شێوە مەسەلەن جەماعەتی حەلبوسی ئەوە دیارە نزیکن لە تورکیا و ینی ئەو بەرێنەکە مەیلی ینی ئەمریکایان بە حیسابی خۆیان هەیە هەندێک جار بادانەوە شاتیدا هەیە
و گروپێکیان هەیە ئەو جەماعەتی خەنجەر ڕابەرایەتیان دەگا ئەوەی عەزم بەڵام ناو خۆی سوننەکان لەبەرەوەی ئەندامانی پەرلەمانیان کەمتر حزبین التیزامی حزبیان نییە بۆیە ئاسانە گۆڕان دروستبوون ناو گروپی سونە کوردیش بە هەمان شێوە یان دابەشبوونی ئیقلیمی لە نێوان پارتیویەکێتی و لە نێوان ئەحزابی سیاسیدا هەیە جا هەموو ئەوانە کاریگەری لەسەر چ دروست دەکەن کاریگەری لەسەر یعنی ئاسان نەبوونی دروستکردنی بڕیار دەکەن لە نێوانیانەکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو مێژوەی کە با بڵێن سەدامی تێدا ڕوخا لە 2003 کاتێک ئەمریکەکان دێن ئەنجومەنی حکوم پێک دێنن و دواتر ڕێگا بە انتخاباتێک دەدەن کە عراقیەکان خۆیان بیکەن و حکوومەت خۆیان پێک بێنن ئەو ئاستەنگە و ئەو ئاریشانەی کە ئەو ڕۆژە هەبوون کە با بڵێن ئەوانە هی درێژکراوەی سەردەمی ئۆپۆزیسیۆن بوون ئەمانە گوازرانەوە بۆ ناو پێکهاتە موەسسەسیەکانی کە لە عراقی نوێ لەدایک دەبن ئەمە بوو بە مۆدێل ئەم مۆدیلە بۆچی ئەمە تێک نشکێنرا یعنی ئەو بربەستانە هەر ماڵی شیعی ئەو گرفتانەی دروست کردووە و دەیەوێ هەموو جارێ مەسەلەی پێکێنانی کابینە و مەسەلەی کوتلە وزاری ئەوانە ببێتە گرفتێکی گەورەیان بەڕاستی کوردیش بشکی بەردەکەوێت سونەکان بەشیان بەردەکەوێت ئەم مەسەلانە چۆنە لە دوای 2023 تەقسیمبەندیەکی وازحی قەومی مەزهەبی لە عێراق بوو ینی گروپی کورد لە بەغدا گروپێکی یەکگرتوو بوون و بەیەکەوە قسەیان دەکرد سونەکان کەمێک بەرتەوازە بوون بە سەبەبی قیادیان نەبوو شیعە شتێکەوە بە ناوی ناوماڵ شیعە ئەو کاتە هەم سیستانی دەورێکی زیاتری هەبوو هەمیش ئێران کاریگەرێکی گەورە بوو بەڵام دەتوانین بڵێن لە دوای 2010ەوە ینی ئەو تەقسیمبەندیە کەمێک تێک شکاوە ینی کورد وەکو یەک گروپ ناچێتە بەغدا نەچۆتە بەغدا لە هەردوو کابینەی کە لە 2010 وابزام 19 دروست بوون کە کازمی و عادل عەبدولبادی گروپی کوردی بە جودا چوونە ناو پەرلەمان و دەنجیان بۆ حکوومەتدا و لە مەسەلەی هەڵبژاردننی سەر کۆماریش ئێمە بە وازحی دیتمان کە دکتۆر بەرهەم و کاندەکەی پارتی دکتۆر فواد کەوتنە چێبڕچێ بەیتی شیعی یا ماڵی شیعی ئەو ماڵە نەما وەکو جاران ینی تێک شکاوە وەکو جاران ینی یەکگرتو نیە وە کۆ نابنەوە بەڵکو دوو گروپ بێ بە جودا کۆ دەبنەوە ئەو دەنگ و نەبرەی قەومی لە عێراق وەکو جاران نییە لاواز بووە بارە و دۆخی ئابووری کاریگەری زۆر گەورەی لەسەر تێگەیشتنی هاوڵاتی بەرامبەر بە حکومڕانان و تێگەیشتنی هاوڵاتی بۆ ژیان دروست کردووە لە هەرێمی کوردستان پێشتر ئێمە قەومەچیەتی لە کوردستان زۆر دەنجی درێژتر بوو ئێستا ئاڵای کوردستان لە شەقام و لە بانەکە دەبینران بۆنەکان زۆر قەرەباڵغتر بوون لە دوای ڕفراندۆم ئەم نەبرە قەومیە ئەم دەنگە قەومیە لاواز بووە وەکو جاران نەماوە ئەوانەی کە دروشم و دروشمبازی قەومیان دەکرد وەکو جاران دەنجیان دلێر نییە باری ئابووری زۆر کاریگەری هەبوو تەمان ئەوەی کە باس دەکەم لە کوردستان بۆ شیعە و سونەش ڕاستە خۆ شیعەکانیش ئەو کات لە دوای 2023 زۆر سونەیان کوشت و ینی ڕوبەڕووی سونە بوون و سونەکانیش لەبەروی قبولی دیموکراسی و قبول ئەو گۆڕانکاریان دەکرد بە هەمان شێوە ئێستا لاواز بووە تەقسیمبەندێکی نوێ هاتوتە پێش دوو دەتوانین بڵێن دوو ستون لە عێراق ئێستا هەیە ستونێکی کورد و سونە و شیعی تێدا هەیە کە دیارە مەسەڵەن پارتی و حەلبوسی و سەدری تێدا هەیە ستونێکی کە هەیە یەکێتی و نزیکە و لەوان و دەتوانین بڵێن نزیکە یعنی تا ئێستا یەکلایی نەبووەوە خەنجەر و جەماعەتی مالیکی تێدایە یعنی دوو ستون ڕەنگە گۆڕانکاریش بەسەردا بێ ئەم تەقسیمبەندیە پەیوەندی بە تەدەخولاتی ئیقلیمی و نێودەوڵەتی و تێگەیشتن و هەندێک جار بە پەیوەندی مێژوویشەوە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان بە شێوان ینی پەیوەندیشی تەقلیدی لە نێوانیاندا هەیە بەڵام بە شێوە گشتیەکەی تێگەیشتنی هاوڵاتی بۆ حکومڕانی زۆر گۆڕانی بەسەردا هاتووە یعنی تۆ تەماشای ئەو خۆپیشاندانەکانی لە عێراق خۆپیشاندانی تشرین کە چەند ساڵێکە بەردەوامە و حکوومەتیشی گۆڕی ئەو بکەین نەپرسیار یعنی خۆپیشاندانەکانی تشرین بوونە هۆکارێک بۆ ئەوەی کە هیچ لە واقعی سیاسی بگۆڕێ بۆ ئەوەی ئەو گرفتانی کە ئێستا دووبارە دەبنەوە نەبنەوە ئەگەر بێت و تەدەخولی ئیقلیمی و نێودەوڵەتی نەبی بەتەکید دەتوان ئەنی گۆڕانکاری دروست دەکەن بۆ چونکە نخبەی سیاسی لە عێراق سەرکەوتوو نەبوون لە ئیدارەدانی ئەو دەوڵەتە و نخبەی سیاسی لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە نخبەی سیاسی لە هەرێمی کوردستان خۆمە پێش ڕوخانی سەدام لێرە کیانمان هەبوو ئیدارەمان هەبوو یعنی ئەو پارەی هاتووتە ناو هەرێمی کوردستان ئەو ڕێژەی هاتووت نسبەتەن بۆی کە ئاوەدانی هەیە و مێژووی ئەم حکومڕانی هەیە نسبەتەن بە ئیستقراری قانونی بە ئیستقراری سیاسی لە هەرێمی کوردستان هەیە بێگومان زۆر کەمترە یعنی تۆ تەماشاکەی ئەگەر ئاوەدانی لە هەرێمی کوردستان زۆر ئاوەدانترە لە عێراق
بەدڵنیاییەوە زۆر ئاوادانترە لە عێراق لە بەغدا لە هەموو ناوچەکانی عێراق بەڵام تۆ تەماشای ئەو قەبارەی ئەو پارەی هاتوتە کوردستان چەندە زۆر زیاتر لەوەی کە لە بەغدا ینی بۆ پارێزگاکانی عێراق ڕەوانە کراوە ینی وەریان گرتووە تۆ تەماشای ئەزمموی ئێمە وەکو ڕزگاربوونمان لە سەددام لەوەتویەکەوە ئمە 30 ساڵە ئەو تەمەنیوان 17 ساڵە ئمە 13 ساڵ لە پێشەوانین ێ باشە نسبەتەن بەو تەمەنەوە بێگومان ئەو دیموکراسی لە هەرێمی کوردستان هەیە زۆر کەمترە لەوەی کە پێویست بوو هەبوو و پارێزگاری لە قانون و هێزەکانی لە هێزی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە نەبوو بە هێزی نیشتیمانی کەواتە ئێمە هەر لە کورتی یعنی پێشکەوتنەکانمان خاو بووە وەکو پێویست نەبووە با بڵێن فراوانخوازیەکەیەکە لە هەرێمی کوردستان و پارتی خاوەنداری دەکات ئەم فراوانخوازیە کە بەراورد دەکات بەو کارکتەرە سیاسیانەی کە لە عراقی نوێدا هەن یان لە سەردەمی ئۆپۆزیسیۆنموندا هەن ئەوانی کە تقریبان بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ یان لاواز بوون یان لە ژیان دانەماون ئەوەی کردووە کە پارتی زیاتر سنگ گیرکا لە پۆستەکانی بەغدا و وای کردووە کە مەسەلەی سەرۆک کۆمار بکاتە تقریبا گرێشوێرەیەکی نێوان خۆی و یەکێتی یان وڵات زۆرترین گرێشوێری نێوان خۆی و یەکێتی ئەم مەسەلەیە بە شوێنگەشتووە لە زانی باسکردنی مۆزوعی ئەوەی کە پارتی فراوانخوازە و ئیلی ئاخری ینی پێویستی بە قسەکردنی زۆر هەیە بچکە بەعدی زۆری تێدا هەیە زاری بەر لە هەموو شتێک پارتی حەق خۆیەتی ئیش بۆ گەورەبوونی خۆی بکە ئیش بۆ زیاترکردنی نفوزی خۆی بکە ئیش بۆ سەیتەرەکردنی هەموو جونگەکان بکە بەڵام لە ڕێگای دیموکراسیەوە یعنی لە ڕێگای تێگەیشتن بۆ تێگەیشتنی دیموکراسی بۆ فراوانخوازی سەبارەت بە ینی ئەو پۆستانە دابشکاریانی کە هەن پێشتر ڕێکەوتنێک لە نێوان پارتیویچیتی هەوە کە ڕێکەوتنی استراتیژیە بوو کە ئەو ڕێکەوتن ئێستا کاڵ بۆ تۆ یان دەتوانین بڵێن هەر جۆرێک لە پەیوەندی شخصی و ینی حزبی ماوە نێوان ئەو دوو لایەنە ئەم تەقسیم بەندیە قبول ناکرێت چونکە حزبە سیاسیەکان لە کوردستان بە پارتیویچێتیشەوە ئەوەندە قبولی دیموکراسیان نییە بەو تێگەشتە تەقلیدیەوە هەردوولا دەڕوانە دابشکردنی پۆستەکان سەر و کۆمارەت سەر و گۆزیرانە هەموو ئەو پۆستانەی دیکە هەنا و دابشکردنی پۆستەکانیش ئەوەندە ینی پارتیویچێتی ساحێ بڕیار نین یعنی مەسەلەن ڕەنگە ئێران قبولی ئەوەی نەبێ پارتی لە یەک کاتدا سەر و کۆماری هەبێ سەرۆکی هەرێمی هەبێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی هەبێ قبولی نەبێ ینی چی ینی پشتیوانی لەوە نەکا ینی ڕەنگە مساهمە بکە لە نائستقراری لە هەرێمی کوردستان و ڕەنگەیەکی دیش پێ قبول نەبێ چۆ قبولی ئەوە دەگەکە لە یەک کاتدا پارتی سەر و کۆماری هەبێ و سەرۆکی هەرێمی هەبێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشی هەبێ بۆ چونکە دیموکراسی لە کوردستان ئەو دیموکراسی نەکەی مە تەسەور دەکەین هێزە ئەمنیەکان هێزی نیشتیمانی نین بەس بەدەرلەوە کاک مامۆستا سەرتیب کێشەکە ئەوەیە کە پارتی تقریبا بە ئاشکرا دەڵێن جگە لە سەرۆکۆماری ئێستا دکتۆر بەرهەم هەر کەسێکی تریان ڕەنگە قبول بێ لەگەڵ برایانیەکێتی دەتوانن لەسەری تەفاهم بکەن یان بوعدێکیان هێناوە دەڵێن ئەگەر یەکێتی سوود بێ لەسەرەوەی کە هەر کاک بەرهەم سەرۆک بێ هیچ گرفتێک نییە بە هەر کاک بەرهەم بێ بەڵام لە بەرامبەر هەم پۆستەکانی بەغدادا ئەم مەسەلەی بوو بۆتە گرێشوێرە لە ناویەکێتی پارتی ئەمە پێوەستە بەچی پێویستە نییە بۆ فراوانخوازێک کە پارتی دەیەوێ بە ناشەرعی کاری لەسەرکە زانی زارێ بەر لە هەموو شتێکە و هەڵبژاردنی کە لە کوردستان بەڕێوە چووە ینی لە ماوەی ڕابردوو بە درێژایی دەتوانین بڵێ قەت خاوێن نەبووە و دوایین هەڵبژاردنیش یانی چە هەڵبژاردننی 2010 ڕابردوو ئێستاش خاوێن نەبوو واو دەنگانەی پارتی دەنجی حەقیقی نین بەڵام پارتی زۆری نیناوە ینی ئامر واقع کە زۆرینی هەو سیویە کورسی هێناوە و ئەگەر بێت و گوێ ڕایەڵ بن بۆ حکمی ینی واقع لەوانەیە ئەو پۆستە بەریەکێتی بکەوێت یان پارتی ڕازی بێ بەڵام پارتی ڕەنگە پێخۆش بێ کە ئەویش مساهمە بکە لە بڕیاردان لەسەر پۆستی سەر کۆماری عێراق بەڵام بەداخەوە یان لەبەرەوەی ئێمە ئەزمموی دیموکراسیمان ئەزمموونێکە ینی ئیسفادەمان زۆر نەکردووە یان وەکو پێویست بە مقارنتن بەو ماوەی تێپەڕوە ئیسیفادەمان نەکردووە و ئەزمموونەکەمان ئەزمموونێکی باش نییە هەڵبژاردنمان ساختەکاری زۆر تێدا دەکرێت و زۆرینە و کەمینە لە ناو پەرلەمان مثلەن حتا ئۆپۆزیسیۆنش دیموکراسی قبول نەبووە لە ڕابردوو زۆرینە و کەمینە ئەتیبار نەکراوە ئەوەیە وا دەکات هەندە جار میزاجی شخصیش کاریگەری لەسەرەوە بکە تۆڵەکردنەوەی شخصیش کاریگەری لەسەر دەستنیشانکردنی کاندیدەکان بکە و هەندێک جار باردۆخی ناوخۆی حیزبەکانیش بۆ نمونەیەکی نیشتیمانی لە ڕابردوو گرفتی هەبوو لە دەستنیشانکردنی سەرۆک کۆمار ئەمجارە لەوانەیە جیاواز بێ یعنی ئەمانە هەمووی بێکەوە کاریگەری دروست دەکەن و پارتی
بە حکمیەوەی کە بەردەوام اعتیمادی سوودی لە نظامی انتخابی وەرگرتووە و ئەو زۆرینە مزەیەفەکە لە کوردستان بە قسەی لێپرسراوانی حتا سەرۆکی پەرلەمانیش باسیەوەکرد کە زۆرینەیەکی مزەیەفێ لە کوردستان ئەم زۆرینەیە پارتی دەیەوێت بە منطقی زۆرینە و کەمینە هەندێک جار تەعامل لەگەڵ واقع بکە هەندێک جاریش لە دەرەوەی زۆرینە و کەمینە چکە زۆرینە و کەمینە حکمی دیموکراسیە بەڵام لە پەرلەمانی کوردستانی داخست خۆ پەیوەندی بە زۆرینە و کەمینەوە نەبوو زۆرینە هەبوو کەوا واقع بگۆڕێ و ئەو پرۆژەی دەستور هەبوو ئەو کاتە بەڵام هەستا پەرلەمانی داخست یعنی ئەحزابی سیاسی لە کوردستان ئەوەندە بڕیان بە دیموکراسی نییە پارتی لەکوێ زۆرینە و کەمینە لە ساڵحی بێک وەکو ئێستا ناو پەرلەمانی کوردستان هەیە ئەعتیماد دەکات سەر لە هەر جێیەکیش زۆرینە و کەمینە لە ساڵحی نەبوو هێز بەکاردەینی جا بۆیە ئێمە دەبێ ئەومان لە بەرچاو بێت کە ئەحزابی سیاسی لە کوردستان هێشتا نەگەیشتێتە ئەو مەرحەلەیە لەبەرەوەی هێزی عسکەری و ئەمنی نیشتیمانی نییە لە دەست پارتیوێکێتیدایە بۆیە ناگەڕنەوە بۆ منطقی دیموکراسی ئێستا ئێمە کێشەکەمان لەگەڵ ئەوەیە کە وەکو کورد ئەو پشکەی کە بەبەر کورد دەکەوێت لە بەغدا کە پۆستی سەرۆک کۆمارە و بۆتە عادەتێکی بڵێن ئەو چەند ساڵی کە ئەمریکەکان عراقیان ڕزگار کردووە لەسەر ئەم پۆستە بۆسی هەموو جارێ گرفت دەرج دەبێتەوە یعنی ئەگەر پارتی کارتێکی سووری نەبوو بەرامبەر بە مام جەلال ڕەحمەتی بەرام لەگەڵ کاندیدەکانی تر بەردەوام خەریکی ئەوە بووە کە بە زۆرێک لە زۆرەکان ئەم مەسلەیە یان بێباغ بکە یان بە زۆرێک لە زۆرەکان ئەو کەسانە بنێرێت کە بە دڵی خۆی بە دڵی ئەون بە دڵی ئەو سیاسەتەنە کە خۆی لە کوردستان پێڕەوی دەکات ئەم مەسلەیە بۆچی لەم لێسادا لەکە یەکێتی نوێ هەیە ئەمە پێشتر ڕێکەوتنێکە بوو مەبادی بێکەوە کارکردنی پارتیۆشی داڕشت بوو یعنی چ بێکەوە بڕاردان چ بێکەوە دابشکردنی پۆستەکان ئێستا و ڕێکەوت نەماوە بەبێ بگەڕنەوە بۆچی بگەڕنەوە بۆ مەبادی دیموکراسی ئێبڕام بە دیموکراسی نییە کەواتە گرفت درستەبی یعنی تۆ ئەگەر ڕێکەوتنی سیاسی نەبوو بەدیلەن بۆ دیموکراسی دەبێ بگەڕێ بۆ دیموکراسی زۆرینە و کەمینەوە بۆ بڕاردان بڕوا بەوە نییە یعنی ئەوە زۆر احتیماد ناکرێت بۆیە گرفت لە نێوان هەردوو لا دروستە بێ و پارتی لە شوێنێک کە لە بۆ نمونە زۆرینە و کەمینە ئیسفادە لێکرد بێ بەکاری هێناوە یعنی کاتێکە متمان لە سۆرا ئەمە وەردەگرێتەوە زۆرینە و کەمینە احتیماد دەکات چکە بەخۆی زۆری نەیە هەرچەندە زۆرینەکە بە قسەی سەرۆکی پەرلەمان مزەیەفە بەڵام کاتێک کە تێتە پێش سەرۆک کۆمار بە پێی منطقی ڕێکەوتنی پێشتری خۆیان کە سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وزیران ئێستا لای پارتیە دەبێت سەرۆک کۆمار بداتە یەکێتی وەکو باسشم کرد دابشکردنی پۆستەکان لە عێراق بە گشتی یعنی بەوانی هەرێمیشەوە هەندێک جار لەدەست لە ئیرادەی خەڵکی عێراق نییە دەبێ ئەمریکیەکان بڕیاری لێ بدەن دەبێ ئێرانیەکان بڕیاری لێ بدەن و بەڕاستیش هەندێک جار لە ناو پەرلەمانی عێراق پەرلەمانێکی چالاکە بالمناسبە هەندێک جار کەسەکان ڕۆلیان هەیە بۆ نمونە کاتێک کە دکتۆر بەرهەم و دکتۆر فواد چوون ناو پەرلەمانی عێراق دکتۆر بەرهەم ئەزمموی لە عێراق زیاترە ئەوان پێیان وابوو دکتۆر فواد مۆزەفی کاک مەسعوودە ناکرێت بێ سەرۆکی هەرێم و سەرۆکی عێراق و ئەو کاتە پەیوەندی پارتی و لایەنە سیاسەکانی شیعەش خراپ بوو بەڕاستی دەبەرەوە بوو دکتۆر بەرهەم هەڵبژێردرا مانگی 11 ساڵی ڕابردوو کاتێک کە ئیسماعیل قەعانی هاتە بەغدا گوتیان ئەوە لەسەر کۆی ئەوەی کە کێکی پۆستەکانی داهاتوویە لە حکومەتی عراقی لە ناو ماڵی شیعی یەکلای دەبێتەوە و یەکێتی و پارتیش بە تایبەتیش یەکێتی دێنێتە سەر ئەم ڕاستەڕێی کە زوو حکومەت بڕوە لەسەری مەگۆڕک هەروایان گوت لە مەگۆڕ گوتیان هاتنی مەگۆڕ بۆ بە پێیاندا بە بارزانی کە بە پارتی بڵێن ئەمە بەرهەم بۆ خولی دووەم کاندیدی ڕازی ئەمریکیەکانە و نابی ئەوان ڕێگری بن بەڵام هەتا ئێستا هەر ئێمە نەماندی یەکێتی پارتی لەسەر ئەمەدا ڕێکەوتنێکیان هەبێ ئەم یعنی بۆچی ناگەنە ڕێکەوتن لە کاتێکدا کە ئەگەر چارەنووسی یەکلاکردنەوەی کۆمەڵێک پۆست لەدەست هەموو شتێک لەدەست یەکێتی پارتی نەبێ و تەسیراتی ئێرانی و ئەمریکی هەبێ بوو ئەوان لەسەر ئەمە ڕێک زانی بەس لە عێراق بەر لە هەموو شتێک یەکلاییکردنەوەی سەرۆک وەزیران لە هەمووی زەحمەترا دانانی وەزیرەکان و سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان زەحمەت نییە گەلێک یعنی ڕەنگە شیعەکان زۆر ڕانەوەستن لەسەر ئەوەی کورد وەزیرێک بۆ وەزارەتی ڕۆشنبیری لە عێراق بۆ نمونەگە بەرکەوتەی کورد بێ ساعاتێک دو ساعت چاوەڕێک بە بەتالیان بەجێش لە 2014 چاوەڕێی کوردیان نەکرد بۆ ئەوەی کورد خۆی یەکلایکاتەوە جارێ دەبێت شیعەکان ڕێککەون گرفتی گەورە لە عێراق دەسەڵاتی تەنفیزیە ئەو دەسەڵاتەیە کە پارەی لەدەستا و چەکی لەدەستا لە عێراق ئەگەر بێت و شیعەکان خێرا ڕێککەون لەسەر سەرۆک وەزیران
و خێرا ئێران و ئەمریکا بەغێر و باشتر ڕێککەون لەسەر کەسێک بۆ بەڕێوەبردننی ئەو پۆستە ئەوانتر ئاسان دێنە دەست و خێراتر دەستیشان دەکرێن و دایمەن لەو شوێنانێک کە ململانێ زۆر توندا و دیموکراسی زۆر لاوازە هێز دەرەشی زۆر ڕۆلی خۆی دەبینێ ئەمریکیەکان و ئەمریکا و ئێران ڕۆلی زۆر کاریگەریان هەیە لە دەستنیشانکردنی پلۆ پۆستەکانی عێراق تەماشاکە لە عێراق چ لە ناو عێراق کەس باسی ئەجندای حکوومەت ناکە بۆ نمونە ئەگەر سەرۆکوەزیرانێک یان کوتلەیەکی سیاسی بێ بڵکاکە من ئەم دەورەی ئینتیخابیە اقتصادتان ئابروتان بۆ والێ دەکەم و ئەم دەورەی ئینتیخابیە کێشەکانی کە لە نێوان هەرێم و عێراق تا ئێستا چارەسەر نەکراوە چارەسەری دەکەین یعنی ئەجندایکی سیاسی بێنێ لەبەر بە من یان لەسەر بنەمای ئەو ئەجندا سیاسیە دەنگ بێنین ناو پەرلەمان و تا ئێستا کە پارتیوێکی دیش لە نێوان خۆیان تا ئێستا یاریعلانێکیان نەکردووە بڵێن کاکە ئەوە ئەجندای کاری ئێمەیە بۆ بەغدا ئێمە بۆ بەرنامە سیاسیەوە دەچینە بەغدا اینجا دوای بیر لە پۆستەکان دەکەینەوە نە هەموو تەرکیزی ئەعلامی پارتیوێکیش لەسەرەوە چێ سەرۆک کۆمارە پارتی دێ ینی مقایازە بە وکە گۆڕینەوە ئەگەر سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ ئەبێ هەموو پۆستەکانی تر بۆم بێ یعنی دەوێ بنەمایتر بگرێتە بەر بۆ نمونە بنەمای خاڵ بگرێتە بەر سەرۆک کۆمار بەرامبەر چەند خاڵە لە بەغدا و پارتی چەند کورسی هەیە یەکێتی چەند کورسی هەیە یعنی دەیەوێت بە زۆرێک لە زۆرەکان ئیسیفادە لەو زۆرینەیە بکە کە بەدەستی هێناوە چکە زۆرینەیەکی زۆریش بەدەستێناوە بە پێی منطق بە دەبووە یەکێتی نوێ کە تەسفێی بە حسابی پارتی تەسفێی ئەوانە کراوە کە دژی ئاراستەی ماڵی بارزانانی پارتی بوون لە ناو یەکێتیدا دەبووە ئەم کێشە نەمابە یعنی ئەم کێشەش کۆتایی هەبە بۆچی ئەم لاپەڕە قەپاتنەوە بۆچی ئەمە هەر وەکو گرێچێرەیەک مایەوە لە نێوان یەکێتی پارتی هێشتا مەسەلەی سەرۆک کۆمار بۆتە جەدەلێکی گەورە لە نێوانی و لەسەر پێکنیان پێم وایە ئیچێتی هەر تەمۆحی پۆست و پلەکانی خۆی هەیە ئستەخاقی حزبی خۆی دەپێچێتەوە وەنی لی نەپێچێتەوە و خۆشەتی لێ پێچێتەوە و بارودۆخێک هاتوتە پێش لە 2021 یان کە هەڵبژاردن کرا پارتی زۆرینەیەکی زۆر جیاوازتری لە ڕابردووی ناوە ینی زۆرینەیەکە کە گۆڕان هەردەنجی نێناوە یەکێتی دەنگەکانی تقریبەن و خۆی ناوێتەوە پارتی دێ زۆر ئیسفاد لەو زۆرینێ بکە ڕەنگە شعور یەکێتی شعور بەو تەجاوزەی پارتی بکە لەسەر حەق و حقوقی حزبی خۆی یانی ئیستحقاقی حزبی خۆی وەم پێم وایە بەردەوام دەبێەوە پارتی ئێستا تەنها گفتوگۆ و قسە لەسەرەوە ناکە پۆستەکە بەریەکێتی بکەوێت ئەگەر بەریەکێتی بکە یەکێتی مەکتەبی سیاسی کۆ دەبێتەوە بڕیاردە و مەسەلەن بۆ نمونە عەمر وەریگری یان زەید وەریگرێ بەڵام پارتی ئێستا قسە لەسەرەوە دەکە ئەو کەسی کە دادەندرێ ئەویش دەبێت دەنگ و ڕەزامەند بێ لەسەری اینجا ئێستا سبەی دووسپێ کۆ دەبنەوە ئێمە دەبێت چاوەڕێ ئەو کۆبنەوە بکەین ئایا دەتوانن ڕێککەون لەسەر کەسێکی دیاریکرا بۆ ڕێبردنی ئەو پۆستە و بەداخەوە من دەمەوێت ئەو سەرنجە بدەم کە حەقوانیە پارتیوێچێتی و گفتوگۆ و مناقەشەی پۆست بکات چونکە پۆست لە بەغدا ڕەنگە قسەم دووبارە کردبێت هیچ ئیسفادی بۆ کورد نەبووە بە تایبەت لە دوای نەخۆشکەوتنی مامزەلال لەوێت لە سەمام ئەمان بوو لە باتی کورد بیری دەکردەوە لە باتی پارتیوێچێتی بیری دەکردەوە و ئەزمونێکی جیاوازی هەبوو لە قیادەکانی دیکەی کورد لە بەغدا لە دوای ئەو تاریخەوە ئێمە زۆر سوودمان لە پۆستەکان وەرنەگرتووە بنمونە ینی ئێمە وەزیری داراییمان هەبوو جێگیری سەرۆکوەزیرانمان هەبوو لە بەغدایە کە چی موچە بڕابوو پێ نەدەکرا ڕەوانی بکە ئێمە سەرۆک کۆمارمان هەبوو لە بەغدا ڕووداوەکانی دوای ڕفراندۆم هاتنە پێش و ئەو داژکاری جەیشی عێراقی و هێزەکانی عێراقی هاتنە ناوچە جێناوکار ئێمە پێم سەرۆک کۆمار پێ نەکرا بەری لێ بگرێ و ئەو مشت و مڕانەی لە دوای 2010ش لە بەغدا دروست بوون مەسەلەن ڕەنگە سەرۆک کۆمار تەئسیرێکی لاوەکی هەبوو بێ بەڵام کاریگەری نەبوو لە سارسەرکردنی بەشێک لە مشکلەکان بۆ ناردنی ئەو 200 ملیارە سەرۆک کۆمار ڕەنگە بەس بیتوانی بێت لایەنەکان بێکەوە کۆکادۆ پارتی ینی وەفدی هەرێم بوو بەغدا بەڵام نەی دەتوانێت زۆر کاریگەری دروستکە بۆیە با باشترە ئەوان بیر لە ئەجێندا بکەنەوە زیاتر لە پۆست جەنابەت پێت وایە ئەو حکومەتی کە تازە لەدایک دەبێت دەتوانێت ئەو 4 ساڵی کە دەسوور بۆی دیاریکراوە درێژە پێ بدات یان دەکەوێتەوە بەر هەڵمەتێکی تری خەڵک و خۆپیشاندان و جۆرێک لە ناڕەزایی دروست دەبێت کە نەتوانێت ئەمیدارە ئێمە ناتوانین لە ئێستاوە ئەو پێشبینی بکەین بە تەئکید بەڵام واقعیش تاڵ لە عێراقەیە یەکەکەەوە بێت دەبێت چ بکات بۆی تا ئەمە دروست نەبێتەوە تەماشا حکوومەتی نوێی عێراق لە بەردەم کۆمەڵێک تەحەدا و بارودۆخەکە ئاسان نییە کۆنتترۆلکردنی بۆ نمونە کە شوهوا لە عێراق بە شێوەیەکی زۆر خێرا دەگۆڕێ و بە پێی قسەی عێراق خۆی ینی دکتۆر بەرهەم لە
لەو کۆنگرەی کە لەبارەی کەشوهەوا لە عێراق بەسرا باسی ئەوەی کرد کە 7 ملیۆن کەس لە عێراق زەرمەند بوون بەهۆی وشکە ساڵیەوە. 7 ملیۆن کەس زۆرە گوندەکانی باشووری عێراق ڕوو لە شارەکان دەکەن ئاو نامینێ ژماری دانیشتوانی عێراق زۆر بە خێرایی زیاد دەکات و سامانی سروشتی لە عێراق تەبعاً بێگومان ئەوە نییە لە بنێ لە بندێ بارودۆخی ئابووری عێراق خراپە و کە بارودۆخی ئابووری خراپ بوو لە بڕێ عێراق موسساتی تۆکمەنیە و ئەو موسساتە نییە بتوانێت بە خێرایی خۆی ئەبدەیت بکە و ینی خۆی بگونجێن لەگەڵ واقعی نوێ بە تەکید بارودۆخی ئابووری کاریگەری لەسەر حکومڕانی دەبێت و دەبێ ئەمە ئەوەش بە ئەتیبار وەرگرین تەدەخولی ئیقلیمی ئەمجارە ئێرانیەکان لە عێراق ینی کوتلەی ئێرانی لە ناو شیعەکان دەنجی کەمیە هێناوە ئاسان نییە کۆنتترۆلکردیان و هێزیان لەدەستا و تەدەخولی نێودەوڵەتی دەبێ ئەتیبار بکەین و ئاو لە عێراقم بووە. هیچ کاتم نەما مامۆستا سەرتیبژیان زۆر سوپاس زۆر شڕەفەکانت ئێوەی بینەرانیش هەر شاد و کامەران و کاتێکی خۆش.